لەگەڵ نزیک بوونەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان هاوڵاتیان ڕوو لە بازاڕەکان دەکەن تاکو پێداویستەکانیان دابین بکەن بۆ ڕەمەزان. دوکاندار و فرۆشیاران دەڵێن هەرچەندە دۆخی موچە خراپە و کاریگەری بەسەر بازاڕەوە هەیە، بەڵام لەگەڵ نزیک بوونەوەی ڕەمەزان جم و جۆڵی کڕین و فرۆشتن زیاتر دەبێت. خەڵک خۆی ئامادە دەکات، دەبینی بازار بڕێک جوولەی کەمە، بەس یعنی خۆی ئازر دەکات زیاتر شینەمەنیەکان عالم خۆی ئازر دەکات، تورشی هات و شینەمەنی و لۆ ئەو شتانە خۆی ئازر دەکات. زاری بازاری ئەوڕۆ لەگەر موچەیە، یعنی کە موچە تەوجێ دەکرێت 2 ڕۆژ 3 ڕۆژ بازار باشە، لە پاشە کە دەکەوی هەتا تەوجێ دەبتەوە بازار دەکەویت، یەک مانجی دەبە 3 ڕۆژ 4 ڕۆژ بازارەیە. پێش ڕەمەزان عادەتی دایم یعنی خەڵک بە یعنی بەخۆشێکی دەرەجەیەک پێشوازی لێ دەکات، شتی دەکڕێتن، دێ و دەچی و خواردنی دەکڕی، منجەری دەکڕی، ئەمە ئیشیمە منجەرە، هەموو شتی دەکڕن بەڕاستی. یعنی ئەوەی لە هەولێرە هەیە باوەڕ ناکەم لە ئەوروپا شەبی، یعنی ئەو پێشوازی لێ دەکرێت. بخۆی ئیشی خۆمان بەس بێش ڕەمەزانی خەڵکەکە دێتەوە سەلەکی دوو سەلەکی دەباتەوە خەز دەکاتەوە لۆ ڕەمەزانی، لە بەچەی ناو ڕەمەزانی گران دەبتەوە لە بە ڕەمەزانی کابرا خۆی حازی دەکاتەوە ئەو 2-3 ڕۆژی دەبتەوە بێش بگاتە ڕەمەزانیش. بەشێک لە بازرگانان مانگی پیرۆزی ڕەمەزان بە دەرفەت دەبینن تاکو کاڵای خراپ یاخود خواردنی بەسەرچوو لە بازاڕەکاندا ساغ بکەنەوە. بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم دەڵێت ڕێنمایی تەواو دراوە بە چاودێری بازرگانی شارەکان تاکو دەستکراوە بن بۆ ئەوەی چاودێری نرخ و کاڵای بەسەرچوو بکەن. ئەو ڕێنمایانەی کە پێیان دەدێن بە چاودێری بازرگانەکان کە دەستکراوە بن بۆ ئەوەی بتوانن لە بازاردا بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز بە تایبەتی چاودێری نرخکەن، چاودێری کاڵایی بەسەرچووکەن، چاودێری پاک و خاوێنیشکەن، لەگەڵ ژنەکانی قایمقامەت و ئاسایش هاوکار بن بۆ ئەوەی بەیەکەوە بتوانن ئەو مانگی ڕەمەزانە بە شێوەیەک بەڕێبکرێت کە هاوڵاتی سودمەند بێ بە دەستگەیشتنی کاڵایەکی تەندروست و نرخێکی هەگونجاویش. مانگی ڕەمەزان مانگی خێر و بەرەکەت بە مانگی لێخۆشبوون لە تاوانەکان و ئاو پڕژێنکردنی دڵەکاندا دەندرێت. بەرلەهاتنی ڕەمەزانیش هاوڵاتیان پێداویستەکانی خۆیان دابین دەکەن تاکو لە نێو ئەو مانگەدا خۆیان بۆ خوداپەرستی و عیبادەتکردن یەکلا بکەنەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.